جار دژوارە. چۆن دەبێ ینی تەواوی ئەمانە دروستە؟ چی بڵێم؟ لێرە ڕەقیبە ئەو گوندە لە پێشدا ئاوەدان بوو یەکێک لە ئەسحابەکان خەڵکی هێرەیە مەگەر شتیوا دەبێ ئێوەیان بە گەوت زانیوە ئەمە موعجزەی خوددایە کە زاری کەسانێکی وەکو تۆ دەبەسێ هێشتا خۆیمە شتێکمان نەدیوە بێڵن ئەوان ببینین پاشان وە هاوارودات بکەن ئەگەر ڕاست بێت من سەری تۆ دەشکێنم دەیبینی خەریکین لە کێوێ ئەنجلس نزیک دەبینەوە خاوەن شکۆ خەڵکی ئاوایەکانی دەور و بەراگاداربوون و هەمویان بەرەو ئەنجلس دێن هەر لە سبەینەوەیە کە خەڵک لە ڕێگای دوور و نزیکەوە بۆ زیارەتی ئەم بەڕواڵەت پاکانە دێنە ئێرە بۆ زیارەتکردنیەوە ئەم خەڵکە بێقڵا هەموو کارێ دەکەن ئەرێ وایە کێوی ئەنجلس من کە بڕوا ناکەم تا بە چاوانی خۆم نەبینم بڕوا ناکەم تۆ ناش پێ بڕاپی چونکو پیاوی بەڵگە و بەڵگەهێنانەوەی پیاوی قانون دەبێت لە هەموو شتێکدا دڕدۆم بێت